ماراسۆنێکی 3 کیلۆمەتری بۆ گەنجان لە هەولێر لە سەر شەقامی چلمەتریەوە دەست پێ کرداوەکو بەرامبەر دەرگای پەرلەمان هەرچەندە من زۆر قەڵەوم بە کەلکی ماراسۆن نایەم بەڵام یەکێک لە یاریزانەکان لێرە قوربان چۆنی بەخێر بێن سەر هەردوو چاوم من مەنسۆر مستەفا برا دۆستیم کارگەری قوتابیانی لاوان لە نەحیە ڕزگاری دانیشتوم. باشە پێم بڵێ چۆن بوو ماراسۆنەکەی ئەمڕۆ تا چەند ئەمڕۆ وزە سرف کرد؟ وەڵی زۆر بەڵام ئەو وەرزشە و غاردانە زۆر باشە زۆر ئیسفادەی لێ دەکەی. باشە ڕۆژانە ڕاکردن ئەنجام دەدەی یاخود هیچ وەرشێک ئەنجام دەدەی؟ وەڵی زۆر شەوانە غار دەدەم شەوانە یعنی ریاضە بەکاردەینم. باشە ئێستا باشی لاگوی هەست دەکەم. وەڵی بە پلەی ئینشاڵڵا بە پلەی دێم دەست بەکاردەم بەس بەداخەوە زۆر پرۆتینیان بەکارێنەوە. ئارێ وەڵا زۆر بەداخەوە پرۆتینەکان زۆر بەکارینەوە بۆ یاریزەکان ئەو جەماعەتان کە وەرزشیان کردی. باشە پێشبینی دەکرد هەر لە سەرەتاوە ئاوا خراپی؟ بەڵێ ئەرێوە بەس بەداخەوە چ بکەین؟ باشە خۆت ئامادە کردو بۆ ئەمڕۆ؟ بەڵێ 4 ڕۆژە من ئامادەمە 4 ڕۆژ. ئەمە ینی ڕۆژانە تەمرینی دەکرد یان چیت ئەنجام دا؟ وەڵا شەوانەم یانی تەمرینم دەکرد غارم دەدا بەس بۆ ئەوەی بە پلەیەکەم بینم بەس بەداخەوە چ بکەین ئەو هەموو. باشە لە پلەی دێمیش دوور بووی؟ زیاتریش ئەرێ وەڵا زۆر سپاس.